دەم باش بەڕێزان لە بەرنامەی مایکی خەلی جارێکی دیکە ڕاستەوخۆ لەگەڵ خەڵکی کوردستاندان بێگومان بیر و بچونە جیاوازەکانتەنەوەکو هەموو ڕۆژێک لێرە لە مینبەرە ڕاستەقینەکەی خۆتان وەرەگرین. ئێستاش پێشەوە بچینە تەوەری بەرنامەکەمان پێمان باشە لە جەلەولا پەیامنێرمان مەریوان حەسەنوەر بگین کە ئێستا سەرۆکی پەرلەمان بە یاوەری وەفدێکی لە پەرلەمانتاران سەردانی سەنگەرەکانی پێشەوە هێزی پێشمەرگەی کوردستان لە جەلەولا کراوە. مەریوان ئەم کاتەوە باش دوا پێش هاتە مەیدانیەکان بە تایبەتی لەسەر سەردانی سەرۆکی پەرلەمانی کوردستان باو ناوچێ فەرموو. مەریوانەکە جێ لێمێ بڕاستە و خۆێستا لە شاشەی مەریوان ئەلو بەڵێ مەریوان ڕاستەوخۆ لەسەر شاشەی فەرموو قسە بکە. وەلە بەرزان تەوەری ئەمڕۆژ بەرنامەی ئێمە تەبەن تایبەتە بەوەی بەرنامەی لایەنە کوردیەکان لە بەغدا ئێوەیە چوون هەڵەسەنگێنن. بەرنامەی لایەنە کوردیەکان ئەو لایەنانەیە کە بە دەنگی ئێوە ئێستا بە نوێنەراتی کورتەکەن لە پەرلەمانی عێراق و لە پرۆسەی سیاسی سیستەمی ئیدارەکردنی عێراقدا. ئێوەی خەڵکی کوردستان تاشان لە بەرنامەی ئەوان ڕازی بوون. لە ئێستا بەدواوە پێتان بەوایە چی بکرێت بۆی لەمە دواوە ئەو هەموو کێشە هەڵوەسراوانە کە ماونەتەوە چارەسەر بکرێت. بێگومان کۆبوونەوەیەکی 5 لایەنە سەرەکیەکی کورد لە بەغدا لە سەرداوای سەرۆکاتی هەرێمی کوردستان ئەنجام دەرا لەسەرەوە کورد چوون بەشداری لە حکوومەتی داهاتووی عێراقکە. بەڵێ بەڕێزان بەرنامەی ئیرۆ تایبەتە لەسەر گەلو هۆنیەن خەڵکی کوردستانێ هەموو بیر و بچنێن جودا لە هەموو دەڤەران بەرنامە ئالیەن سیاسیین کوردان لە بەغدا چاوا بدلێوەیە چاوا دشۆپینن. بەڵێ کرد پەیامنێرمان مەریوان لەسەر خەت بێ مەریوان ئەم کاتەوە باش مەریوان بەڵێ ئەم کاتەوە باش دەنگێ مەدەن مەریوان بەڵێ 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 ئێستا ئێمە ئەوە سەرۆکی پەرلەمانی کوردستان بەڵێ سەرۆکی پەرلەمانی کوردستان بە یاوەری وەفدێکی لە پەرلەمانی کوردستان و ئیداراتی ناوچەکە گەیشتووەتە سەنگەرەکانی پێشەوە لە سنووری ناوچەکانی جەلەولا و لە ئێستشدا حاڵی حاضر مەبەستی سەردانەکەی بۆ ناوچەکە سەرۆکی پەرلەمانە خاتە ڕوو لە ڕێکە ڕاستەوخۆ لە ڕێگەی ئەناپیەوە ئەگوێزرێتەوە بۆ بینەرانی بەڕێز و خۆشەویست. زۆر سپاس بۆیەوە بۆ کەناڵی ئەنارتی لە ڕاستیە ئێمە ئەمڕۆ هاتین بۆ سەنگەرەکانی پێشەوەی بەرگری لە هەرێمی کوردستان هاتین سوپاسی هێزەکانی پێشمەرگە بکەین کە بە ئیرادەیەکی پۆڵاینەوە توانیوانە بەرگری لە خاکی کوردستان بکەن. ئێمە سەربەرزین بە هێزەکانی پێشمەرگە هەموو خەڵکی کوردستان سەربەرزن بە هێزەکانی پێشمەرگە کە بە شێوەیەکی قارمانانە لە ماوەی ڕابردوو بەرگریان کردووە و ئێستاش بەردەوامن لە بەرگری و پێمان وایە لە ماوەیەکی کەمی داهاتوو ئینشاءالله هەواڵی سەرکەوتنی دڵخۆشکرد بە کۆمەڵانی خەڵکی کوردستان ڕاگەن بە تایبەتی کە ئێستا ئێمە بەتەنیا نین لە شەڕی خۆمان لە دژی تیرۆر بەڵکو کۆمەلگای نێودەوڵەتی هێزی پێشمەرگە وەکو پاڵەوانی نێودەوڵەتی بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆرەزانێ و هاوکاری هێزی پێشمەرگاکەن چەک و تەقەمەنی ئەنێرن بۆ هێزی پێشمەرگە و ئێستا هەرێمی کوردستان ئەبێتە یەکێک لەو ناوچانەی کە کۆمەلگای نێودەوڵەتی بە سەنگەری پێشەوەی تیرۆر شەڕی دژە تیرۆر ئەیزانێ و هاوکاریەکرێ. لە هەمان کاتی شاویستمان ئاوارەکان بەسەرکەینەوە دۆخی ئاوارەکان لەم ناوچانە بەسەرکەینەوە و هەوڵیەوە بدەین کە لە ڕێگای لایەنە پەیوەندیدارەکانەوە ئەوەی کە پێویستە بۆ ئاوارەکان ئەنجام بدرێ مەبەستێکی تری سەردانەکەشمان بریتی بوو لەوەی کە دۆخی ناوچە کوردستانیە جەناکۆوەکان بەسەر بکەینەوە و ئەوەمان دووپات کردەوە کە پێمان وایە پێویستە کات لە ماوەیەکی کەمی داهاتووە کێشەی ئەم ناوچانە بە تەواوەتی یەکلا بکرێتەوە حکوومەتی عراقی بە بەرپرسیاردەکانی خۆی هەستێ لەم بوارەیە و ئەگەر حکوومەتی عراقیش بەرپرسیاردەکانی خۆی جێبەجێ نەکرد لەم بوارەیە هەرێمی کوردستان بە یاسایەکی تایبەتمەند لە پەرلەمانی کوردستان بەڵێ سەرۆکی پەرلەمان هەوڵی ئەوە بدات کە ڕاپرسی لەم ناوچانە ئەنجام بە من ئەمەوێت دەستخۆشی لە کۆمەلگای نێودەوڵەتی بکەم کە بە هەناومانەوە هاتوون لە بەرەنگاربوونەوەی تیرۆر و دەستخۆشی لە عەزم و ئێرادە و خۆڕاگری و ورەی پۆڵاینی هێزی پێشمەرگە. بەڵێ سەبارەت بۆ کۆبوونەوەی لەگەڵ پێکا کە کەمینە ئاینەکان لە سنووری گەرمیان و لەو سنوورا کۆبوونەتەوە مەبەست و پارێزاوی ئەوان باس کراوە لەو کۆبوونەوەیەوە لەگەڵەوانە. بەڵێ بەدڵنیاییەوە بەشێکی تری ئامانجی سەردانەکەمانەوە بوو کە ئەو پێکهاتانەی تری ئەم ناوچەیە کە مهددن لەژێر تهدیدن بەسەر بکەینەوە و پێیان ڕابگەێنین کە هەرێمی کوردستان پاڵپشتیانە هەرێمی کوردستان پارێزەریانە بێ هاتین بۆ ئەوەی هەر لە ئێستاوە
ئاگامان لە دۆخیان بێ جارێکی تر کارەساتێکی وەکوەوەی کارەساتی شنگال دووبارە نەبێتەوە و لە غەفڵەتە ئێمە ئەو کارەساتانەمان بەسەر بڕوا هاتین پێیان بڵین پشتیوانتانین و لایەنە پەیوەندیدارەکانی ژاگەدارکەینەوە کە هەمومان پێویستەکات پارێزەری جانێوانیش لێرە دۆخی ناوچەکە و ئامادەکاریەکانی هێزی پێشمەرگە چۆنە لە بەرامبەر سەنگەرەکانی بەرگری بە ڕووی سەرجارەکانی داعش و گروپەکانی تێدا ئەوەی ئێمە بینیمان کە تا سەنگەرەکانی پێشەوەش ڕۆشتین سپاس بۆخوا هێزەکانی پێشمەرگە ورەیەکی بەرزیان هەیە و ئەوەیشی کە بینیمانەوان پێداویستیەکانیان بۆ دابین کراوە هەرچەنە ڕەنگە ئەمە هێشتا وەکو پێویست نەبێ ئێمە کە گەڕاینەوە هەوڵیەوە دەین کە بە زووترین کات ئەو چەکانی کە هێنراون و وەزارەتی پێشمەرگەدا بەشێکە ئاگاداری ئەوە بین کە بە شێوەیەکی باش دابەشەکرێ بەسەر جەبهەکانە بۆ ئەوەی جەبهەکان زیاتر قایم بکرێن لەم شەڕەیە کە لە ماوەی داهاتووش ڕەنگە تەتەوراتی تازە دەتەکایەوە بەڵێ ئەم سەردانەیەوە تەنها سنووری ناوچەکانی جەلەولایە بۆ سەنگاندنی توانەکانی هێزی پێشمەرگە یا تەنها بەس هەموو ناوچەکانی تری هەرێمی کوردستان سەنگەرەکانی بەرگریەگرێتەوە طبعاً لیژنەکانی پەرلەمانی کوردستان دابەش بوون بەسەر سەرجەم جەبهەکانی کە ئێستا هەن لیژنەکانی پێشمەرگە ناوخۆ دارایی نەزاهە تەندروستی مافەکانی مرۆڤ کۆمەڵگەی مەدەنی تەنانەت ژنان بۆ دۆخی ئاوارەکان هەموو ئەمانە لەسەر خەتن بۆ هەڵسەنگاندنی ئەم بارودۆخی جەبهەکان هەم دۆخی ئاوارەکان ئێمە لە ماوەی ڕابردوو سەردانی پارێزگای دهۆکیشمان کرد و ئێستا هاتوونەتە دەبەری گەرمیان لیژنەکانیشمان بەردەوامن لە بەدەوەداچوونەکان دوایین قسەی جەنابی ئەمە شتێکمان نەماوەگە جەناب ئێمە جارێکی تر دەستخۆشی لە سەرجەم ئەو هێزانەکەین کە لێرە تەواجودیان هەیە بە تایبەتی هێزەکانی ئاسایش هێزەکانی ناوخۆ تاوانیش هاوشێوەی هێزی پێشمەرگە ئێستا لە سەنگەرەکانی پێشەوەن بە تایبەتی لەم جەبهەیە هێزەکانی ئاسایشیش لە ماوەی ڕابردوو بەرگریەکی قارەمانانەیان کردووە سپاسمان کردن بە ناوی خەڵکی کوردستان و بە نوێنەرایەتی خەڵکی کوردستان سپاسی هەمویانەکەین هیوادارین تەمەندرێژ بن ئێمە سەربان بەرزە بەم ڕۆڵە قارەمانانەی خەڵکی کوردستان کە لێرە لە ئەمڕۆدا فشارێکە بوو بۆ سەر کەناڵی ناوتی جەنابشی لەسەر خەرجی سەبارەت بۆ فشارانە بۆ سەر ناوتی ئەگەر بە پێویستە زانین شتێکرا بێ لەسەر ئێمە ڕاستی لەسەر خەت بووین لەسەر ئەو دەنگویانی کە هەبوون کە فشار لەسەر کەناڵی NRT هەیە نیگەرانی خۆمانمان دەربڕی لەو ڕووداوانی کە هەمووشە بەسەر کەناڵی NRT هاتوون چەند جارێکی تریژەمە دووبارە بۆتەوە و ئەوەی کە لە بەدەوەداچوونەکان ئێمە دەرکەوت ئێستا خۆشبەختانە دۆخەکە لەسەبارەت بە کەناڵی NRT هێور بووتەوە و بەڕاستی پاراستنی کەناڵی NRT پاراستنی سەرۆماڵی هەموو هاوڵاتیەکی هەرێمی کوردستان لە ئەستۆی دام و دەستگا پەیوەندیدارەکانە داوان لێکەین بە بەرپرسیارەتی خۆیان هەستن و پێم وابێت کاریشان کردو بۆەوەی هێستا کەناڵی NRT پارێزرا و بێ لە هەر مەترسیەک کە ڕووی تێ بکات پێری پەرلەمان لێرە ئەو سەباری سەردانەکەیانەوە شتێک بڵێن قەنای خۆی بەخش دەمێنەبان دیارە تاکید بۆ قسەکانی بەڕێسەرۆکی پەرلەمان ئێمە تاکید لەوە کەمەوە هەریکێکمان دەست بە دەستی ئەم تاکی ئەم کوردستانە وەکو چاو دڵمانە پارێزین و ئێمە لەگەڵ هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی ئاسایش و ناوخۆ پەرلەمانی کوردستان لەگەڵ یانین و پارێزگاری ئەم وڵاتین و بە هەمومانەکەوە توانین پارێزگاری لە هەرێمی کوردستان بکەین و ئایندەی هەرێمی کوردستان گەشتر و جوانتر بکەین ئەو هاوکاریانە جۆری و هاوکاریانی کە ئێوەی گێنە خەڵکی ناوچەکە لە مادی لە معنەوی چی بووە بۆ هاوکاری و ئاوارە و هێزەکانی پێشمەرگە سنوورەت پەرلەمانی کوردستان لە ڕابردووە لەو ماوەی کە ئەم ڕووداوانە ڕووی داوە پەرلەمانی کوردستان لەسەر خەتوە لە ڕێگە لیژنە تایبەتمەندیەکانیەوە بۆ هاوکاری بۆ ئاوارەکان و بەسەرکردنەوەیان و بە ئاگابوون لە حاڵ و وەسع و گوزەرانیان و هەروەها سەردانی مەیدانی هێزەکانی پێشمەرگە و بەرەکانی جەنگ مەیدانن کە لەگەڵ بووین و سەردەکان بەرەکانی جەنگمان کردووە ئاوا لە نزیکەوە سەردانی شوێنەکانی کەشمان کردووە ئێمە وەکو زۆر سپاس هێشتا سەرپەرشیاری داری گەرمیان سەلاحێخا لێرەیە لەگەڵ سەردانی لەگەڵ وەفدەکەی پەرلەمانی کوردستاندا بۆ ناوچەکە بڵێ ئێمە جارێکی تر بە ناوی خەڵکی گەرمیان و ئیدارەی گەرمیان و هێزەکانی پێشمەرگە کە لە سنگری بەرگری سەربەرزانەی خاکی کوردستاندان بە خێراتنی سەرۆکی پەرلەمان و سکرتێری پەرلەمان و ئەو وەفدە بەڕێزەی کەوەریان کرد ئەکەین بۆ گەرمیان و گەرمەسێت کە ئیمڕۆ سنگەرەکانی پێشویان لە خانەقین و لە سنووری جەلەولا بەسەر کردەوە ئەو سەردانە مەیدانی خۆی بۆ خۆی لایەنی معنەوی زۆری هەیە بۆ هێزەکانی پێشمەرگە و ئەوە ئەگەینێ کە پەرلەمان زۆر سوودە لەسەر ئەوە کە لە نزیکەوە ژیان و گوزەران و چەک و تەقەمەنی پێشمەرگە ببینێ بۆ ئەوی لە نزیکەوە کە ئەو حاڵەتانی بینی بتوانێت بە زووترین کات ژیان و گوزەرانی پێشمەرگە
چاکات و کەم و کوڕەکانیان بۆ جێبەجێ بکات ئێمە جارێکی تر بە ناوی ئیدارە و هێزی پێشمەرگە و خەڵکی گەرمیان و بە خێراتیان بەڵێ ئەوەی بینیتان سەردانی سەرۆکی پەرلەمانی کوردستان بوو بۆ ناو هێزەکانی پێشمەرگە لە سنووری ناحەی جەلەولا و دەوروبەری ئێستش سالار مەحموود ئەندامی پەرلەمانی کوردستان لێرێ سەبارەت بە و سەردان و تێبینیەکانی لەسەر هێزەکانی پێشمەرگە قسەمان بۆ کا بەڵێکات. سلااوان لێبێ سلااو لە هەموو خەڵکی کوردستان من لێرەوە مژدە بە خەڵکی کوردستان بەگشتی و خەڵکی گەرمیان بە تایبەتی دەم کە عەزم و وەرەی هێزەکانی پێشمەرگە بەگشتی و هێزەکانی ئاسایشی شارەزور و گەرمیان لەو پەڕی ئامادەباشیدایە بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆریستان و لە ماوەی ڕابردوودا چەندین هەوڵی نەزۆکیانیان فەشل پێهێناوە بۆیە ئەو ڕوبەڕووبوونەوەی لێرە هەیە ڕوبەڕووبوونەوەیەکی ڕاستەوخۆ و مەردانەیە و ئومێدەواری وەکو چۆن لە سەنگەرەکان و تر و جەبهەکانی ترا کۆتاییان پێهاتووە و ئێمە بە خوێندنەوەمان هەیە و لە نزیکەوە متابعی ئەحداسەکانەکەین و ئەوە دوای ئەو متابعە لە نزیکەوە ئێمە تەقاریری خۆمان داوەتە سەرۆکایەتی پەرلەمانەوە سەرۆکی پەرلەمان و سکرتێری پەرلەمان و وەفدی پەرلەمانی هاتوونەتە دوا سەنگەرەکان لەگەڵ هێزی پێشمەرگە و ئاسایش بارودۆخەکە بینن لەگلای خەڵکی کوردستانەکەین عەزمەکە لێرە زۆر گەورەیەوە لێرە سەرەتای کۆتایی هاتنی داعش و تیرۆریستەکانە ئێرە منتیقەیەکی بەرفراوانە گەرمیان و گەرمەسێر سنوورێکی دوور و درێژی لەگەڵ ڕوبەڕووبوونەوەی داعش و تیرۆریستان هەیە و داعشی تیرۆریستانیش پشتەوان بریتێ لە دەشتی عوزێم و ئەو بەحرە و هەروەها کۆمەڵێ باخ و شوێنی ترکیان بەستێتەوە بە سلێمان بەگ و تکریت و تا ئەگار ڕایەوە بۆ پشتی مووسڵ بەڵام لێرە هەم خۆبەخشەکان لە گەرمیان هەم خەڵکی گەرمیان هاوکاری مرۆیی ڕێکخراوەکانی کۆمەڵگی مەدەنی دامێکی زۆری پێزی پێشمەرگەکەن ئەو تەواژدە بینن تەواژدێکی زۆر ئیجابیە بە تایبەتی ئامادەکاریەکانی هێزی پێشمەرگە لەم سنوورە لە جێگەی خۆیەتی بە ڕووی چەکدارەکانی داعشدا بۆ ڕوبەڕووبوونەوە بە دڵنیاییەوە ئێستا تەکنیکی داعش بە تەواوەتی بۆ هێزی پێشمەرگە ڕوون بۆتەوە و لێرە هەموو دەنگ و ڕەنگەکان لە چوارچێوەی ئیعازی هێزی پێشمەرگەدا مامەڵاکەن و لە سەنگەرەکانە تەواجدیان هەیە ئەمە دیوە ئیجابیەکەی ئەم دەرفەتەیە کە ڕاستە بۆ ئێمە کۆمەڵە شەهید و بریندار کەوتوتەوە داخوازی خەڵکی کوردستان و هێزی پێشمەرگەوە ئێمەش بۆ هاتنی چەک و تفاقی بەهێز بۆ ئەوەیە ئێمە بە کەمترین قوربانیەوە ئەو سەرکەوتنەی کە لە چەند ڕۆژی ئایندەدا تۆمارەکەین بە کەمترین خوێنی ئەم ڕۆڵانە بەدی بێت چونکە بەڵێ سپاس گەورە و گرنگە خوێنی پەنجەیەکی ئەمانە لە هەموو شتێک لامان گرنگە ئێمە ئەمانەوێت سەرکەوتنەکان بەبێ خوێن تۆمار بکرێ و بە تەکنۆلۆژیای مۆدێرن چونکە ڕوبەڕووبوونەوەی تیرۆر ئەرکێکی نێودەوڵەتیە بەڵێ مەریوان هەڕەشە لە ئاسایشی گشتی و ئاشتی هەموو لایەکەکە هەموو کۆمەلگاکەکانەکە بۆیە جێگەی خۆشبەختیەکە ئەم پێشمەرگانە تەنیانین ئەم کۆمەلگای نێودەوڵەتی پشتیوانیانن بە هەر شێوازێک بێ لەو ڕۆوە بۆ ئێمە عەزمێکی گەورە و گرنگەوە ئێستش بەڵێ ئەمڕۆ ئەمە دوا سەنگەرەکانە و خۆتانەتوان لەگەڵ هێزی پێشمەرگە بەڵێ یەک پرسیار دوایین پرسیارمانەوەیە کە ئەمڕۆ فشارێک بۆ سەر کەناڵی NRT هەبوو و هەندێک ویستیان بشنە سەر NRT ئێوە لە پەرلەمانی کوردستان وەکو ئەندامی پەرلەمانی کوردستان لەسەر فراکسیۆنی سەوز چیتانەیە لەسەر ئەمە ڕاستەوخۆ من بە تەلەفۆن قسەم لەگەڵ کەناڵی NRT کرد و چووە پەخشیشەوە ئێمە وەکو فراکسیۆنی یەکێتی پشتیوانی کەناڵی NRT و هەموو کەناڵێکی ئازا و ئازادین میدیای ئەهلی لای ئێمە تایبەتمەندێتی خۆی هەیە بەشێکە لە جوانیەکانی پرۆسە دیموکراسی لە کوردستانە پێویستە کەناڵی NRTش پەلە نەکات لە هەر دەنگۆیە کە پەیوەندی بە هەڕەشەوە هەیە تاوەکو هەویەکەی دیاری نەکرێ و دەستنیشان نەکرێ و ئێمە وەکو فراکسیۆنی یەکێتی پێمان ڕاگەیاندن کە ئەم ئێستاکە لە بەرەکانی جەنگ لەگەڵ هێزی پێشمەرگە هاتوون سەردانیان بکەین کە گەڕاینەوە سەردانی کەناڵەکەکەین ئێمە پارێزەریانە بین پشتیوانیانە بین لە ڕابردووشدا ڕاستە ئەوان ماران گەستن و کاتی خۆشی پەلامار دراون بەڵام دەبینن ناو پەرلەمانی کوردستانە ئێمە پشتیوان بووین بۆ تعویزکردنیان بۆ ئیدانەکردنی ئەو هەڕەشە و پەلامارەی بۆ سەر کەناڵی NRT هاتووە کەناڵی NRT کەناڵێکی معتەبەرە کەناڵێکە هیوادارین ئەو پەڕی پیشەی ڕەچاوکە و نەکەوێتە بەردەم هەردێ نەزعاتەوە ئەگەر لێرە و لەوێ بۆ تێکدانی پەیوەندی هێزێکی نێوان هێزێکی سیاسی و خودی کەناڵەکە ڕوودا کەناڵی NRT بۆ ئێمە کەناڵێکی گرنگە بە تایبەتیش لەم ئەحداسانەی کە ئێستا هەموو لایەک ڕوبەڕووبوونەوەی دژمنێکی گەورە بوونەتەوە کە کۆمەلگای نێودەوڵەتی پشتیوانمانە ئەبێ ئەم وێنەیە بگوێزینەوە کە ئەو حەدەسە بچووکانە کاریگەری لەسەر پەیوەندیەکان بەڵێ مەریوان نەبێ هەمومان بە یەک گیان بە یەک ریز بە یەک ئاراستە کار بکەین بۆ تەجسیدکردنی ڕۆحی دیموکراسی و ڕوبەڕووبوونەوەی تیرۆر کە بەشێکە لە ئاڕەشە بۆ سەر دیموکراسی و میدیای ئازاد ئێمە لەبەرەی دژی ئەوانەی کە هەڕەشە لە میدیا و لە پرەنسە دیموکراسیەکان و بەڵێ کاک مەریوان کە لێرێ لە پێناو ئازادی خەڵکی کوردستاندا لێرەیە کەناڵی بەڵێ مەریوانەکە هەرگوێ لێمە هاوشێوەی کەناڵەکانی تری میدیا بەشێکە لە پێگەی دیموکراسی بۆ کوردستان
هیوادارین ئەوانیش بەردان بەخۆداگرتن تەلەفۆنێک لێرە و تەلەفۆنێک لەوێ نەکاتە ئەوەی کە هێزێک یان لایەنێک هەڕەشەی کرد بێ تا ئەو کاتەی دەستگا ئەمنیەکان و لایەنە پەیوەنددارەکان لێکۆڵینەوەی تەواوی خۆیانەکەین ئێمە دڵنیان یەکێتی نیشتیمانی کوردستان نەک بێبەری یەکێتی نیشتیمانی کوردستان پارێزەری ئازادیەکانی هەموو کاک و لایەن و گروپێک و ئاراستەیەکی میدیایی و مەدەنیە لە کوردستاندا بۆیە ئێمە وەکو فراکسیۆنەکەی یەکێتی ئەو پەڕی پشتیوانیانەبین هاوکاریانەبین متابعەکەین بە دوواداچوونەکەین لەگەڵیانە لێرەوە بەبێ پێچ و کەناپیان کەناڵی ئەناسی هەر هەڕەشەیەک بۆ سەر کەناڵی ئەناسی هەڕەشەیە لەسەر ئەو بنەمانەی کە یەکێتی نیشتیمانی کوردستانی پێداکات. دەست و خۆش بێ و زۆر سپاس دەکەین. بەڵێ ئەوەی کە بینیتان ڕووماڵکردنی تایبەتی سەردانی سەرۆکی پەرلەمانی کوردستان و فراکسیۆنە جیاوازەکانی پەرلەمان بوو بۆ ناوچەکانی دەوروبەری دەرەولا و لێس بەڵێ مەریوان بەڵێ بەڵێ مەریوان حەسەن پێیان نێرمە لە جەلەولا سوپاس بوو تو بەڵێ بەرزان طبعا لێرە لە بەرنامەی مایکە خەلێکی لەبەر ئەوە کە تەختیەکی خاصە بوو لە سەردانی سەرۆکی پەرلەمانە بۆ بوو ناوچەی جەلەولا بەشی هەر و زوری بەرنامەی ئێمە بەو تەختیە ڕۆی کە بێگومان سەرۆکی پەرلەمان لێدوانیدا و کۆمەڵێک لە پەرلەمانتارەکان لێدوانیاندا ئێمە گەڕینەوە بۆ تەوەرەکەمان بەپێ ئەو کاتەکەمە هەمانمانە ئەو بەڕێزانەوەی بەشداری بکەن سەرنجیان وەرەگرین یەکەم پەیوەندی کێمان لەگەڵ بەڵێ هنر لا أكل فرمو شلون جالك قرباشي؟ قالك صاحبي او ترى نزلبك لجنة حكومات معه يعني براسي يعني زيد انا عندي شنو قوصل كي يقول لك يعني بكي يعني صالح شوي دخلت يبقى كنا الدرس يعني هالشان زيد يعني وافدك بيتر في شنان كل هميلان يا حزب بجداربن يعني ده كل شيء يعني ما في كرداب ده زبينن هناك لكي جاري شوي هناك احزاب يعني براستي يعني ناكل انا يعني هميلان اجي نورمالك يعني كان يعني نزيق صالك يعني هزارها خلك ما حدا حزي قضي يعني هي تشاجنيه مو تشاجنيه مانغانيه قيرانك يعني جاورة دروز ولا بر أوي يعني بالله كايكو نرسل رنجاتا جيش أسول هولير روا كايك أسو فرمو أسول هولير بالله جارة دنجي منا شتان سرنجي مجالينيا بالله برزان دنادا كورتشب كت لبغداد بيجمان بريانها گلیج آلین کردان تا نکردن که کرد به اجندا برنامه که وشن توی بغداد چواد که بجاری کردن کردان ده حکومت عراق دا و چواد که تعامل کردن کردان دنوا پارلمان عراق دا و مثلا پلین بلندن سربازی که چواد تعامل کردی آیا لگور برنامه و اجندا و برجوندی نیشتیمانی کردان بغداد تعامل کردی یان جهرک لگور برجوندین حزبی پاراسنا برجوندین حزبی و الحزبیش دا پاراسنا برجوندین خو و کو برپرسین کردان لور دنهادا دید نواتاشان دمهاتیه که کردان برنامه و اجندای که زلال یه کردستانی هبه جبو که همو لاین سیاسی بتایبتی هر پنج لاین سیاسی کنو ناراتیا کردان دکن لبغدا پابندی و اجندای بن جبرکو دید نوا کرد اگر نک شست اندامن پارلمانی اگر 200 اندامن پارلمانی جی این کردان لپارلمان عراق بن لی اجندایوان یا زلال نبید اجندایوان یا کردستانی نبید استراتیجیان یا نتایی نبید دید نوا هیچ باندوریه که دید درست کرد لی اگر چند اندامن پارلمانی گید کرده که بغداد بد لی اجندا و استراتیجیان یا نتایی هبید پشتوانیا بگویم پشتوانیا جمهوریه دمان دمدا کومدنگی پشتوانیا سرکردیتانی سیاسی حزبتان جیل گلبید دید نوا نکارن دست کفتین باش بکردان هبن هجا کاری لکر کو کیو فرمو کاری بالا فرمو الو بالا فرمو قصب که جملته شلون برز قال قالك سباس كاري تكايا تلفزيون كات كسكي اما رجعنا لم برنامج دوباره كاينه وباي دنگي تو باش بيت من السنغرا كان يزي بيش ملقا ولا كركوك وقصو ولا قلا كان بريزم بالا فرمو داوا كم لحكومة يريم كوسام من شيء زغاني بيش ملقا دلمالي ما تلسيان بو سرس كالا بر وي حموش لما مدني مدرسة سنغرانا بخوا كف خلق لي سهرينية بيتو بو مال خلق نالي لقي فانا بيش ملقا يعني بيش ملقا باريزري ام اجتماعية بو بيا بارديا شو نبي يوادان سنجتو جيش به چومان كاك چومان فرمو ام كاتو باش برز سر چاوم
من وەک پێشمەرگەیەک لە هێزەکانی حەفتا قساکەم پێمان باش بوو لەسەر ڕەوشی بەغدا تکایە بارێزانێکە لەسەر تەوری ئێمە بێت توش سەرنجی خۆ بە کورتی بڵێ بەڵام تکایە بە لەسەر تەورەکە بێ فەرموو زۆر سپاس ئێستا هێزەکانی ئێمە بڵێن لە گوندی قزلەرە نزیک بڵێن عەبدوڵڵا و کەرکووکە شکورم هێزی پێشمەرگە ورەیەکی بەرزیە تا بڵێ باشە ئێستا من حالیان خۆم نووسیوە ئەوە 4-5 ڕۆژە خۆشم نووسیوە کە دەوامیشم 10 ڕۆژم ماوە بچمەوە دیسان بۆ دەوام یعنی کەوتومەتە حاڵەتێ خواخوامان لێوێ نێمەوانێ کە بەرگری لە خاک و نیشتیمانەکە بکەم ئێستا مەجموعەیەک لە 5-6 خۆمان نووسیوە چاوەڕێن ئەوەی هەتا ئەسیای دەوامم هێت من بچم بەشداری کەم کە ئەسیای دەوامیشم بوو بچمەوانێ بۆ دیواکەی خۆم بەڵێ گایتمە سەرنجی تۆ گەشت تکایە بەڕێزان تکایە ئەم کاتە کەماوە کە زۆر کاتێکی کەماوە تکایە بە لەسەر تەوەرەکەمان بێت تەوەری ئێمە تەوەرەکی استراتیژی هەستیارە ئەم تەوەرە ڕەبتی بەوە هەیە چارەنووسی خەڵکی کوردستان لەم عێراقی ئێستادا کە لە 20ەکانی سەدەی ڕابڕووی بە زۆر دروست کراوە بە زۆر ئەم باشووری کوردستان پێوە لکەنراوە بووتە حەتمیەتێک لە ئێستادا بوو تەواقعێک کورد لە بەغدا وەکو جاران ئەن بەرنامەیەکی تر هەبێ خەڵکی کوردستان چۆن نەڵەسەنگین پێتوانایە کرد 300 پەرلەمانتاریشمان لە پەرلەمانی عێراق هەبێ هەمووی کورد بن بە دەنگی خەڵکی کوردستانەوە ڕۆژ بوون بەڵام ئەجەندا و ستراتیجێکی ڕۆشنی نەتەوەیی نەبێ یەک دەنگیان نەبێ ئیرادەی خزمەتکردن و پاراستی بەرژەوەندەکانی خەڵکیان نەبێ هیچ بەیچەکەن بەڵام ئەگەر ئەوانی ئێستا بەو حەجمێک کەلەوێن بەگەر ستراتیجێکی نەتەوەی ڕۆشن ئیرادەیەکی بەهێز یەکتر قبولکردن پێکەوە کارکردن لە پەرلەمانی عێراق و لە حکوومەتی عێراقیان هەبێ پێتوانانیە دەستکەوتێکی زۆر بکورتە بێ تکایە بە کورد و مختصر ئێمە لەسەر ئەمە تەوەرەکەمانە بەڵێ غازر لە کەرەکچی تکایە لەسەر تەوەرەکەمان فەرموو السلام عليكم. عليكم السلام. كافي جان حەزەکەم ئەو ئەجەنداکەی کە لە بەغدا هەبێتن دوو خالی زۆر گرنگی تێدا هەبێتن یەکەم لەوانە کە ئەوە هێنانەوەی موچەیە و فەرمانبەرانە دووەمیش ئەو ناچەدامڕاوەکان کە کۆنتڕۆڵ کراوەی شێوە نەدرێتن ئەگەر ناچەکان بەردرا ئەو هێزە پێشمەرگە ئەوەندە خوێنی پێشمەرگە ڕژاوە ئەوەندە ئەوە بێت خۆ ئەگەر ڕیفراندۆمیش نەکرێتن خۆ بە هێز بیتش بەد نەدرن ئەگەر ئەوەندە خوێنی پێشمەرگە بەلاش چوو یانی مانا هیچی نانێنێتن موچەی فەرمانبەران لەناو بەرنامەکەیاندا هەبێت و یەک دەنگ بن لە هەموو ئەیەکان چونکە هەر کەسێک لەوێ بێتن ئەوە ناڵێت چی پارتیەکەتیە گۆڕانە هەرەوە باسیەوە ناکاتن بەس باسیەوە دەکاتن ئەوە کە ئەو کەسە کووردە لە بەغدا ناوێ ئەو سلاحی عەرەبەکان دەڵێن کووردە نەک کەسێکی ترە موچەی فەرمانبەران وەربێتنەوە بەڵێ کای گەرمە فەرموو ئەم کاتە باش کاکار هەر بژیت من پێم وایە کاکار چەند ساڵی پێشووتر لە بەغا هیچ شتێکیان چۆن نەکردو بۆ خەڵک ئەوەش ئیساش ناتوانیت بۆ خەڵکەن هیچیان پێ ناکرێ ئەخەر چۆن پێشعاداسەکان بکەین چۆن پێشعاداسەکان بکەین لە کاتێکە ئێستا دانوستاندن هەیە و ئەڵێن ئیرادەیەکی بەێسترمان هەیە تۆ حەیدەر عەبادی و مالکی فەرقیان چی بوو ئایا حەیدەر عەبادی کە ڕێگە پێشدەری مالکی بوو کە موچەی فەرمانبەرانی بڕی کە ئەو شتانەی بڕی فەرقی مالکی و عەبادی چییە من پێم وایە بەس دەموچاوەکان گۆڕاون کاکار هیچیان پێ ناکرێ بەس قسەی قەوی لەسەر شاشەی تەلەڤیزیۆن بێن و قسە قەویەکانیان بکەن لەوێنە کە هیچیان پێ ناکرێ پێم وایە چەند ساڵی تریش لەوێ بن هیچیان پێ ناکرێ هیوادارم موچەی پێشمەرگە فەرمانبەران ئەم شتانە بگەڕنەوە بۆ خەڵک قوتی خەڵکە بەس من پێم وایە کاکار ئێمە حتا خاوەنی مەسعود بەردانی بەش ناوێت کاکی گەرمیان ببوورە مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانە بێگومان ئێمە هەموو لایەنەکان تو هەموو ڕۆژێک زۆربەی پەیوەندیەکانەکەی و ڕەخنەیەکی زۆر تند لە سەرمایگیری لە کاتێکە ئەمە لە ئاردی واقعی هەموو لایەنە سیاسەکان ئێستا پێکەوە کوکێن بەڵام پێتوانانی ئەگەر ئێمە خاوەن کۆتۆلێکە ئێمە خەوەن جادەیەکی تەفرەقە و جادەیەکی ئیتر بە عاتفی سیاسەتگرتن و جادەیەکی پەرتەوازەش بین ناتوانانی سەرکردەیەکی سیاسی باشمانە بێ بەرحاڵ ئێستا شەچینە لای هەلگۆرت بەڕێوەبەری ڕاگەاندنی وەزارەتی پێشمەرگەی هەرێمی کوردستان بێگومان شەڕ لە مەیدانە هەیە لە سەنگەرەکانی پێشمەرگە و لەگەڵداش کاکار گوتم کاتەوە باشە داوی دوا پێشاتەکانی مەیدانی بەتایبەتی لە سەدی مووسڵ و لەو ناوچانە ئەکرد بوو بینەرە ئێمە بگوازیتەوە فەرموو ئەم کاتتان باش بەیانی ئەمڕۆ لە سعات 5 هێزەکانی پێشمەرگە
لە ناوچەکانی سەدی مووسڵ هێرشیان کردە سەر تیرۆرستان لە ناوچەکە هەتا ئێستا شەڕ بە شێوەیەکی بەردەوامە و پێزی پێشمەرگەی کوردستان لە پێشڕەودایە توانیوێتی چەند ناوچەیەکی زۆر گرنگ لە ناوچەکە پاک کاتەوە لە لایەکی کەشەوە پێزەکان ئێمە چاڕوانیمانەوەیە لە ئایندەیەکی زۆر نزیکە لە چەند سەعاتی ئایندا سەدی مووسڵ بە یەکجاری کۆنتترۆل بکرێ و هێزی تیرۆرستان لەو ناوچەیە پاکتاو بکرێن. بەڵێ لە مەیدان لە جەپەکانی تر ئێستا ڕەوشونە بوو نمونە لە جەلەولا لە مەخموور لە شوێنەکانی تر. بە شێوەیەکی گشتی ئەمڕۆ بارودۆخی جەبهەکانی کە هیچ با بڵێن پێکدادانێکمان نییە ئەوەی کە هەیە تەرکیزی هێزی پێشمەرگەی کوردستان لە سەر ئەو نەخشەیە کە لە ناوچەی سەدی مووسڵ جێبەجێ دەکرێت و ناوچەکانی تر میحۆرەکانی کە هێزی پێشمەرگە هەموو لە ئامادەباشین و بە گوێرەی پلانی گونجا و چاڕوان فەرمانیان پێ بکرێ بۆ هەرجوڵەیەک. ولی کاک هەلگورد لە ئێستادا باس لەوەیە کە یەک پشتگیریەکی نێودەوڵەتی فراوان هەیە بێگومان لە هەولێری پایتەخت ئێستا سەردانی وەزیرەی وڵاتانی دەرەوە بە تایبەتی ئەو وڵاتانەیە کە ئەندامی هەردەمی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتین فەڕەنسا بگرێت چ ئەڵمانیا بگرێ چ وڵاتانی تریش بگرێ. باسی هێنانی چێکێکە ئەن پێدانی چێک بە هێزەکانی پێشمەرگەی کوردستان ئەو چێکەی لە ئێستادا هاتوو تا هەرێمی کوردستان ئایا جوورەکەی نەوعیەتەکەی ئەتوانێت تەوازنی هێز لە جەپەکان بگۆڕێ؟ بە تاکیدی زۆر بەباشی توانای گۆڕینی تەوازنەکانی هەیە ئەگەر دیقەت بکەین لە ئێستاە تەنانەت زۆری هاوکاریەکانی فڕۆکەوانی سوپای ئەمریکا توانیوێتی لە شەڕگەکانە کاریگەرێکی زۆر بەرچاوی هەبێ و هێزی پێشمەرگەی کوردستان لەو کاتیوە کە بەم ئالیەتە کار دەکا و شەڕ دەکا و هێرش دەکات کە دەور و کاریگەری و سەرکەوتنەکانی معلومەوە ڕۆژ بە ڕۆژ هەمومان شایەتی ئەو حاڵەتی. ئەنی ئەم چەکە لەسەر هەموو سەنگەرەکان دابش کراوە بەبێ جیاوازی؟ دەبێت لێرە ڕوونکردنەوە بدەین لەسەرەوە بابەتە چونکە ئەو چەکانە لە ڕاستیە تەسەورمان وایە زۆر درەنگەیشت ئەگەر زووتر بگەیشتە لەوانەیە و ئەنجامانەی کە هێزی پێشمەرگەی کوردستان لە ناوچەکانی مووسڵ کە بەداخەوە و لە ناوچەکانی تریش تەنانەت لە جەرەولاش بەو شێوە نەبووە باڵانسی هێز بەو شێوەی لێ ناتێ بەڵام لە ئێستاە لە نیسبەتێک لەو چەکانەی کە گەیشتوون هەندێک لە یەکەکانی هێزی پێشمەرگەی کوردستان بەدەستیان گەیشتووە ئەلبەتە ئەمە بە شێوەیەکی بەرفراوان نا دیارە وەزارەتی پێشمەرگە و وەزیری پێشمەرگە بە پلانێک ئەم چەکانە دابش دەکا بەسەر تەواوی یەکەکانی هێزی پێشمەرگەی کوردستانە بەڵام وەکو وەزانین مەسەلەن لە دوێنێەوە ئەوە دوو ڕۆژە ئەو چەکانەی کە فەڕەنسا ناردوێتی گەیشتوۆتە هەرێمی کوردستان و هاوکاریەکان بەڵێ کاک هەلگورد ئەمە ئەوە بپرسم ئایا ئەو چەکانەی هاتوون بۆی بینەریش لەمە ئەگادار بێ ئەو چەکانە هاتوون چەکێکی قرسن ئان چەکێکن و ئەم چەکانە هاتنی ئەم چەکانە بەردەوامە بێ یان بەس بوو کاتی ئێستاە بە پێ ڕێژەیە چەند عادەتێکیان هاتوون تەواو. بەڵێ دیارە خەلەلێکی تەکنیکە بوو بەڕێزان کاکی هەلگورد وەکو ئێوە جێتان لێبوو باسی ڕاوشی مەیدانی کرد لە بەنداوا مووسڵێ دنهادا شارەکێ گران لە وردمەشە هێژیان لە بەنداوا مووسڵێ کوباگەمە بێگومان جێکی استراتیجیکە دنهادا لە ورد شار هەیە وەکو ئەف ڕێڤەبەرێ گشتی یە ڕاگەانە وەزارەتە پێشمەرگە دەبێژە کو لەوێر تەتەوەڕاتێن مەیدانی وەساد ئێوەسا ئاشکرا دەکەن کو هێزا پێشمەرگەین کوردستانی دە پێشڕەویەکی بەردەوامدایە لە وەرگەلێک جێن استراتیجیکێن دەردورێن بەنداوا مووسڵێ کۆنتڕۆلکردنە دەبێژەژی کوچێک هاتیە ئەف چێکەژیەکی لەسەر یەکێن هێزن پێشمەرگین کوردستانê لە هەموو دەڤەران دەبێ دابشکردن دەبێژەژی ئەف چێکە هەیە حتا حدێکی دەکارن تەوازونە هێزێ li sengeran bigorın bû nimûne hêza pêşmerge dikare bi awayekî baştir û hêztir berevaniyê bike û li hember hêrişên Daeş berxwe bide.
ڕایت لە خەباتەوە لێ کاتێک باش سەر چاو باشی بەڕێز حەڵێتە فەرموو کاگی سەبارەی بچەکە خۆ یا بچەکانی بەلایگەت السلاح حەبی دێشێ شەڕفت بکەی بەلایگەت السلاحی حەبی تبحەلی خود نەشێ شەڕف بکەی لێ چێکە تۆزێکە هێشتا زۆر قوتم بەڕێز بەداخەوە دەبێژن بەداخەوە دەبێژن هەندێک فەرماندە پێشمەرگای حەی هێشتا نەهاتە فەرماندە دێ خۆ حەلی زابطە دێ جندیا دەهێرن دێ حەلێن ئەتیکلوان کەس پێویستە چیری فەرماندەکەن ئەوێت حەلێت زۆر جەم پێی ناگەرەتەوە بێژم نە پێویستە چی لێ بکەن ئیجرات گەل چی بێت بەڵێ وەکو توت بێژی ئەو فەرماندەت حەلێت کاتێ من پێویستە چت گەلی بێتەکردن ئیجرات چابن چونکە شێوە فەسل بکرێت ئێ وچی سەکاری خۆ نەمینیت ئەتیکلوان کەسە مەڵ حەمدانی برای من حەمدان شەو پیا هاتیەوە هەتا گەشتە قەزا خەبات باشە فەرماندەی گوتنیک هەیە مستەخو نەهێنن بەڵێ پاش بێشە فەرماندەیە وەلا هەرگور لە سێ سایقە فەرموو ئەم کاتە باش مەڕێزم هەموو کاتێک پێشەکەی دەستخۆشی لە برا بێزمەکانەیە کە لە بەرەکانی جەنگ بەدژی داعشەوە ڕاوەستاون سەبارەت بە تەوەری بەش پێویستە هەموو سەرکردە سیاسەکانیان پێویستە هەموو پەرلەمانتارە کوردانی کە لە بەغداد دانیشتوون لە وەڵی پەرلەمانی عێراق پێویستە یەکگرتوو بن نەک ئەم حزب حەزبی بکەن پێویستە هەمیان داوکی لە ماسی گەلی کورد بکەن دەستخۆشتان لەگەڵ زۆر پەدامەکەشتن بەڵێ کێمان لەگەلە ئەحمەد لە پێنجوینەوە ئەم کاتە باش سەر چاو کاکە گیان لەسەر تەوەری بەرنامەکەت بەڵێ شتێکی زۆر باشە و دەستان خۆش بێ بەڵام ئێمە لە بەڵێ بۆ چوونی بەغا بەڕاستی پێویستیم تەتەبایی و هاوکاریەکی زۆر باشی نێوان یەکترە بەڵام زۆر بەداخەوە ئێستا من خۆم کەسێکم کە بینەری بەرنامەکەتانم بەڵێ بۆ نمونە بۆ ئەوەی کە ئەمڕۆکە وازانم ئەندێشت کراوە بەلایەنبەر بە کەناڵی ئەنارتی و تووڕەبوون برادەرێگەڵێ ئێمە وەکو یەکێتی زۆر بەداخەوە ئێمە بە ئەوە نەڵێن بڵێن وەکو ئەوەی لیژنەیەکی پەرلەمانی هەمومان بە هەموو هاودەنگێک پشتگیری یەک بکەین بۆ ئەوەی کەس نەتوانێت لەم وڵاتەیە ماسی کەس زەوت بکات چون چێتم ئەگەر ئێمە هەر بۆ یەکشتی بەسیط لە ئێستەوە ئەوانە بخوێنینەوە بەڵێ تۆی هەموو شتێکی ئەم میلەتە ئەتۆی ئەو دوو دەسەڵاتدار بەڵێ تەمەر لەوە لێرەوە دەستخۆشیە بەرنامەیە لێ دەکەم هەر بژی سپاس فەرموو هیوادارمە سەرکەوتوو بن بەڕای من نوری مالکی کەسێکی ئەوەندا ئەوە نییە ینی بە ئاسانی دەستبەزاری پۆستی سەرۆک وەزیران بێتن بەڕای من چەند دەڵێ بە زمانی هەولێری ئەو ماسەمۆ چ تێدایە ئەگەر مالیکیەوە بە ئاسانی واز لە پۆستی سەرۆک وەزیران بینیسن دڵنیام پۆستێکی مهمتری پێدراوە بۆیە دەبێت لێرکانە کورد زۆر بە وریاییەوە مامەڵە بکات لە چونە ناو حکوومەت نابێت بە هیچ شەوەیەک پەلە بکات مەرجی یەکەمیشان بۆ بەشداریکردن لە حکوومەتە گەڕانەوەی موچە و قوتی خەڵکی کوردستانی بەڵای من ئەگەر مەرجی یەکەمیان لەوەی زیاتر تێپەڕیت ئەوە خیانەتێکی گەورە لەو میلەتێ دەکەن بەڕاستی ئێستاکە بینەوە قسەی بکەین دەبێت خەونی دەوڵەت سەربەخۆی کوردی لەبیر بکەن چکە مادەم بەشداری لە حکوومەتی عێراقی دەکەین پێویستە وازە خەونە بینیت دارێت کار بۆ ئەو بکەین کە موچە و قوتی خەڵکی بەڵێ سەرنجی توش گەیشت نەوروز نەوروز زاخود گەلمە کەرمکە یەکە تەلەڤیزیۆن خاکێم کە دیگە لێ باش بیت کای نەوروز تەلەڤیزیۆن خاکێم کە و کەرمکە کای نەوروز بەڵێ بەرزان تکایە ڕۆژانە ئاڵێن تەلەڤیزیۆنەکەتان کەسکیان وەڵڵا هیچ مشکلێکمان نییە لەوە تەنها خەلەل دروستەکە و دەنگێوە باش ناکە ئیسیفادایەوە لە کات ناکەن ئەنی تەواوە ینی لەو کاتە لە تەلەڤیزیۆن دوورکەونەوە پێم وایە هیچ ناگۆڕێ ینی بۆی دەنگێوە بەسا بکات لێرە تکایە لەبەرەوە خەلەلە ڕۆژانە چەندین جار لە بەردەمە دووبارە بێتەوە بەڵێ کاک محەممەد فەرموو کاکە جان بەڵێ کاکە ئەڵم ئەگەر چەند ئەندام پەرلەمانمان لە بەغا بێ هیچ ئیسپادەیەکی نییە بۆ پێشمەرگە تەلەڤیزیۆنەکەش توش کەسکە کای محەممەدەگە جێ لە سەرنجیم بێ بۆی دەنگی تو باش بێ بەڵێ بەڵێ کاکە جان تۆ فێکە ئەو هەموو قسە ئەکرێ ئەو هەموو ستانە ئەکرێ
يعني قصي لوس وبقصي خوش عندنا كشتو كتي كس باسيناك قبل كاك جان هو باش موتي بيش بقى ساكن ابو موتي بيش بقى الركين هو هاي هو شيء باسي بيش بقى ناكري واسي موتي ناكري بس اذان بقصي لوس وخوش ما عندنا كشت والله هذا نسأل جيتوش جيش بيت والله كمان قال طارق لك لا روا فرمو يا ولد بعد قربان سر شاوم كاغا بن تورقت بالنسبه كم بغاوي دا بالنسبه كل سنه ويا بالنسبه بغاوه يا بس يتر تغطيتي ابو بيشاتي ميداني ابو فرموشي تو سرنج خبله براجو انا كان والله حزكم ليرو متيت بريمو من وكو شخصي خو مكو كردي لشرغان شابر زاري في دور جرولا ولا مش نغانيش بلا مكو شخصي خو مكو كردي ايش ايمان منبه بن ماري بارتيو بن ماري برزانيش ني دبروا تا امد صلاه الحكومه بغاو الحكومه هريمشا بالا دسبن كورت اتوسيتو افروشيت بلام خلي دنجان بيادا الاخيرا خل كان دنجان بيادا دنجان خليك دنجان بيادا اما انا شريتك يا البجارتن هي لخلك يا ورقرتو تشي اللي بوما نخلتني كاغ اوان بارو فولو امولاتيان بدسويا بدرو بتصوير ايبان وكاكا وايا من لباتي نو شرا مصباش بم اوي قران والله كيما انا قال باش دال دوك الكلمه كرمكه كاي بجار كرمكه كار ايوار باشتر ريكا كهرباء تازه كالتار في تلفون كاس بيشتن ما بكتبني ما هي توب جناب السيد مش بازان اگر جناب مش بازان با لوك جناب توي جنابي هو خوشي نطط شو يعني استكنيت على تلفون كان بحسي لانه يعني استكنيت على براسي حيث شمس تصا هاي بديت نودا شو بيتك كان بغداد بله خودی بغداد نسبتا بغداد از بیم مالکی دیگه لگلگ باشه بیدن حیدر عبادی دیگه لگلگ چی ايوه كوات همو يك كلتورن بله همو اكو يك نظرات ده خودی نظرا من از بیم مالکی دیگه لگلگ باشه بیدن الحیدر عبادی بو خودی نفس یکن اخر چات سرو چويتان جي اكو يك نينا لي وكو دي برنامج وديتان مطابقه اكو يك بن خودي وكيك انها جاب خودي وكيك فرق يعني خوديش مالك بالله محمد للناحيه رزقاري فيلم باكي محمد في بعيد برنامج هولي كان بس من وكو في مرجعي فوجي شواري اللي واي سيك هذا بالله والله دعوة كريمة وثاني أمس كاني وإيستي بدأت يكاد حتى وستانا جل برا ويا ما صار اللي وعكانين أجر أو شكل بيد اللي وعكان ترسجيبا أو بعثة دوايا ويا شكل بيد يكاد حتى وستا شون أو اللي وعني يسمى شكل ما ده كلا سينيا كأنا أبي تكنا لأن حيز اللي هو درولا إنسان بزاجاني برامبر درولا بله برحال برزان او پشمرگش دوای چکه که او چکه استهاتوا ایتر او چکه چون دا بشکل آلیاتی دا بشکل نکه و وزارتی پشمرگه و سروکاتی هرم و نظام پارلمان آنا قادری او روشن یو دارم سرنجان گشته بیم برحال لبغداد چی بکرێت بو کورد برزان ئێستا لایەنە کوردیەکان پێکەوە گەڵاڵەی پێکەوە دەنووسانیەوەکەن کە لیژنەیەکی هاوبەشی پێنج لایەنە سەرەکیەکی کورد پارتی یەکەتی گۆڕان یەکگرتو کۆمەڵ هەبێ لە بەغدا کە ئەم لایەنانە لە بەغدا بێگومان شەرعیەتیان لە خەڵکی کوردستانە وەرگێتەوە بە پێڕێژەی جیاجیەوە کۆنوێنەرانی کورد لە پەرلەمانی عێراق بەڵام کام شەرعیەتیان وەرگێتەوە تا چەند لە بەغدا پێویستە ئەم لایەنانە پابەندی ئەوە بن کە چوون بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان لە بەرچاو بگرێ حتا خۆشیان زۆر جار ئەڵێن لە ڕابردووانیان توانیوە بە بەرنامەیەکی هاوبەشی کوردستانیان بێ مادام خۆیان دەردەکان ئەزانن و هەموو شتێکیان بەدەستی خۆیانەوە شەرعیەتیان لە خەڵکی کوردستانەوە پێدراوە ئەنی ئەگەر لەمە دووە ئەوان نەتوانن بە ئیرادەیەکی هاوبەش سیاسەتێکی هاوبەش ئەجندایەکی کوردستانی هاوبەش هینەتەوەی و نیشتیمانی لە بەغدایش بکەن ئیتر پێویستە ئینتیبای خەڵکی کوردستان چیان لەسەر بێ ئەو کاتە جابیان چیە بێ بۆ خەڵکی کوردستان کە دەنگیان پێداوە و کە بەردەوام لێدوان ئەدەن و تا دوای بەرحال دنادا لایەنێن کوردان لە بەغدا پێویستە سەرچە ئەساس کار بکەن دەمێکە داوان لایەنێن کوردان بارێزان پارتی یەکەتی گۆڕان یەکگرتو کۆمەڵ وان پێنج ئالیان شەرعیەتە خۆش خەڵکی وەرگرتکە کولوێرە نوێنەراتیە خەڵکی کوردستانێ بکەن پێشترژی ئەوم خۆ گەلێک جاران دەگوتن کولوێر خەلەل هەیە ئیشکال هەیە کو کوردان بەردەمایەکە بەشنیە هەرێ پسەرێ خۆ کار دکە دنەهادا خەڵک شەرعیەت دای ئەو بخۆشی دەردی دەزانن دەرمانژی دەستێواندایە
اگر وان دردان درمان نکن ایرادانیا پیش نبید بو چاوت که خدمتکردنا برجاندین گشتین خلکی کردستانه و گاوه پیوسته خلک چه بده دن در چه بکت هرکی سرملی دن دری چه کوای کر خاصه که تان چه بجنه که آن و گاوه برسوان ده بو خلکی چه بید بر حال روزین دهاتی برسوان پرسانده هبت هر شاد و بختور بن